چارەنووسی دیارە نازانین آخر مەرحەلی گوێ داوا لە هەموو هاوڵاتیەکەین کە هەر زانیاریی لەسەر خەڵاتێکشی پێشکەشەکەین بۆی ئاگادارمان کاتون لە ڕێگای ئەم کەناڵەیەوە. ئێستا من لە ناو خانووەکەی مام ڕەمەزانم. مام ڕەمەزان ئەو هاوڵاتیە بە تەمەنی خوورماتووە کە 6 مانگ پێش ئێستا لە ناو ئەم خانەوە دەرچوو بەرەو داقۆق بەنیازی چوونی بۆ ماڵ کچێکی. ئەو تاکسیە کە لی دابەزیوە لە سنووری داقۆق دواتر مام ڕەمەزان بە پێچوە و بێسەر و شوێن بووە. لەو کاتەوە تا ئێستا کە سوکار و هێزەمنیەکان بە دوای دەدەگەڕێن تا ئێستا نەگون بە هیچ سەرەداوێک. من ئێستا موێت بچمە لای کوڕە گەورەی مام ڕەمەزان کە مام حوسێنم لەگەڵدایە بزانین لە نێوترین بەدەداچوونیانە چیان کردو و چیان دەستکەوتووە. مام حوسێنەگە بێت ئێرە ماوەی 6 مانگە باوکتان بەسەر و شوێنە چیتان کردو و ئێستاشی پێوە؟ سەرەتا 5/12/2024 باوکم لە ماڵ دەرچووە و هەتا ئێستا بێسەر و بێ شوێنە. هەموو جێگاکانمان کردە بەرەو خوار هێشتا گەڕانمان بۆی نەکردە. ئەوە ئێستاگە کتابمان بۆکەن بەرەو چوونەتە تکری چوونەتە دیالەوە و مەتخانە گەڕاوین. هەتا ئێستا هیچ سەرەدایەکمان دەست نەکەوتە. هەر کەسێک زانیاریە خەڵاتێکیش پێشکەشەکەین و زۆر سوپاسین و خوا خێری بنووسێ. مام حوسێن ئەو کاتێک کە باوکتان لە ماڵ دەرچوو هیچی پێوتن یاخود کەسی لەگەڵ بوو یاخود بە تەنها ڕۆیشت؟ بە تەنها ڕۆیشتە هیچ پێمان نەوتە. چیتان کردووەوە؟ هێزی ئەمنی تا چەند هاوکارتان بووە یاخود لە ڕێی کۆمپانیا ئاسیاسیلەوە چی بۆ کردوون؟ ئاسیاسیاڵەر ئەوەی پێما وتووە آخر شوێنی تاوەغا کوژاوەتەوە مۆبایلەکەی لەوێ. هێز ئەمنیەکان چیان پێوتون؟ هێز ئەمنیەکان هێشتا هیچ ئاگادارمان نەکردەوە لە هیچ شوێنێک دەرکەوتوێت. ئێوە شوێنانێک کە گەڕاون کوێیە بۆ باوکتان جگە لە سنووری داقۆق؟ داقۆق کەرکووک گەڕاوین، سلێمانی گەڕاوین، ئەولێ گەڕاوین، ئەوە چوونەتە تکرێت دیالە کە حەویجا ئەو دەشت حەویجا و ناوە گەڕاوین هیچ کەس ناڵێ بینیمە هیچ سەرەدایەکمان دەست نەکەوت هەتا ئێستا. هێزەمنیەکان تا چەند هاوکارتان بوون لە ڕێگەڕان یاخود لە ڕێی ئەوەی کەوا بەداداچوونی شڕ بکەن بۆتان؟ وەڵڵی هێزەمنیەکان گەڕاون بەس گەڕانەکان هەتا ئێستا هیچیان دەست نەکەوت. ئێوە لە ئێستادا چی ئەەکەن؟ وەڵا لە ئێستادا داوا لە هەموو هاوڵاتیەکەین کە هەر زانیاریی لەسەر خەڵاتێکشی پێشکەشەکەین بۆی ئاگادارمان کاتون لە ڕێگای ئەم کەناڵەیەوە. ماوەی 6 مانگە بەردەوامەوە بەدوایە گەڕێن تا ئێستا هیچ بەردەوام بەدوایە گەڕێن و پرسیارەکەین کەس هەتا ئیساگا هیچ سەرەدایەکمان دەست نەکەوتە بەدوایە بچین کە بەرەو بەغار ڕۆیشتا بەرەو سلێمانی ڕۆیشتا بەرەو شوێنێ ڕۆیشت بێت و سەرەدایەکمان دەستکەوێتێ بۆ شوێنەیە بڕۆین و بگەینە نەتیجەیەک. لە کامێرەکانی چاودێریەوە تا چەند شتان دەستکەوتووە؟ آخر کامیرەی مستەشفاگەی تاوەغا مستەشفا تورکیەکە دروستیەکەن لەو کامیرەوە دەرچوێتر هیچ کامیرێترمان دەست نەکەوتە هەتا ئێستا. گومانتان بۆ چی ئەچێت؟ بۆ نمونە بەو پێی کە سنووری داقۆق ئاوی لێیە یاخود لە خواروی داقۆقەوە تا ڕادێک مەترسی چەکدارانی داعشی لێیە ئێوە گومانتان بۆ وەرە ناچێت؟ گومانمان بۆ هیچ شتێک ناچێت 100% دەر هەموو شتێکیشا لە ڕێگایە هەتا ئێستا هیچمان دەست نەکەوتە و ناتوانین یعنی 100% بڵێن ئەم شتە ئاوا بووە و ئاوا کراوە چونکە گەڕانمان زۆر کرا بە دوای هێشتانە هیچ کەسی خەبەری پێمان نەداوە و هیچ کەسێکیش نەیبینیوە هەتا ئێستاگا بە 100% بەروکێ چووە و چی بەسەرهاتوو. باشە ئومێدتان ئەوەیە ماوە کە بڵێن باوکتان ما بێت یاخود خوانەکەران شتێکی بەسەرات بێ یاخود نەمە بێ لە ژیان؟ وەڵڵی چارەنووسی دیارە نازانین آخر مەرحەلی گوێ بۆبرەکە حوسێنیان هێز ئەمنیەکان با بڵێن لە دوایین گەڕانیانە لە کەدۆنیا پێم وایە لە سنووری دیالە و سڵاحەدین دۆسیەکەتان پێم وایە گەشتۆتە لای هێزەکان یاساییشی نیشتیمانی ئەوان چیان پێوتون؟ ئەوان هیچ هەتا ئێستا هیچ خەبەرێکیان پێمان نەداوە وەکو چی بەسەر هاتەوە باوک. دەستخۆش مام حوسێنیان بە هیوای دۆزینەوەی باوکتان ئینشاڵڵا بە زووترین کات. بەڵێ ئەمەی کە ئەوەی کە لەگەڵ هێزەمنیەکانە قسەمان کردووە باسی لەوەیان کردووەکەوە ئەوان تەنانەت جگە لە بازگەکانی خواروی عێراقیانش ئاگادار کردوەوە بۆ پێی کە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تەواوی گەڕاون چی ئەمان چی هێزەمنیەکان ئێستا ڕویان کردووە بە
خواری و عراق و شارەکانی یاخود پارێزگەکانی عراق ئەوان توانە تەنانەت نەخۆشخانەکان شەگەڕێن ئەو نەخۆشخانەی کەوا تەرمۆرە بە بێ ناونیشان یاخود هەنێ جار تەرم دەدۆزرێتەوە خاوەنی نییە لەو نەخۆشخانانە دائەنرێت ئەوان تەنانەت ئەوان شەگەڕێن ئەگەر بە زوندی بێت یاخود بە ئەوەی کەوا لە ژیانە نەما بێت ئەوان ئەیانەوێت بگەنە سەرەدایەک و ئەمانی چاوەڕێی سەرەداوێکیانە بۆی بگەن بە ئەنجامێک و لەم نەهامەتی و گەڕانە ڕزگاریان بێت.